ئەمڕۆ یەکەمین کۆنفرانسی شاعری شێخ تاڵبانی لە قەزای شەمچەماڵ بەڕێوە دەچێت هەڵبەت لە کۆنفرانسەکەدا چەندین چالاکی و وتار و پانێڵی جیاوازی تێدایە کە سەرجەمیان تایبەتن بە باسکردن لە شعر و گەورەی شاعیر شێخ تاڵبانی هەڵبەت یادکردنەوەی یەکەم کۆنفرانسی شێخ تاڵبانی کە لە قەزای چەمچەماڵە هۆکارەکەی هەر ئەوەیە کە شێخ پێما بێ کاکاروان یەکەم شوێنی نیشتەجێبوونی ئێرە بووە. جا من ئێستا لێرە کاکاروان عوسمان زانیاری زیاتری لێ وەرەگرم. کاکاروان سڵاو لێ بێت ئەگەر بێیتە ئێرەوە ڕاگەیاندنی کۆنفرانسەکە سڵاو لێ بێت و ئەگەر باسی کۆم بۆ بکەی بە گشتی ئەمڕۆ کۆنفرانسەکە چییە و ئەو بابەتانی کە باسەکرێ و نمایشەکرێت لە نێوان کۆنفرانسایە چین؟ بەخێر بێن کورساتی ئازیز وەک هەمیشە لە خەمی فەرەنگ و ئەدەبیات و کللتوری کوردەواریدان. کۆنفرانسەکە کۆنفرانسێکی گشتیە کە تایبەتە بە شاعری گەورەی هەجوو شێخ تاڵبانی. شێخ طبعاً بنەچەی ئەگەڕێتەوە بۆ ئەم ناوچەیە لە دێی قرق لە نزیک چەمچەماڵ لەدایک بووە. ئێمە بۆی هەساوین بە ئەم کۆنفرانسە بۆ ئەوەی کە شاعیرانی خۆمان ئەدیبانی خۆمان گەورە بناسیێنین یان ڕێز و تەکریم و تەقدیریان بکەین هاوشانی شاعیرانی فارس و عەرەب و تورک و ئەوانە چۆن گەلانی تر شاعیرانی خۆیان ئەدیبانی خۆیان نووسەرانی خۆیان لە گەورە و گرنگە ئێمەژە بێت لەمە دووە کار بکەین بۆ ئەوەی کە خەڵکی خۆمان ئەدیبان و شاعیران و نووسەرانی کلاسیک و نوێ و هاوچەرخ لە بێلامان گرنگ و گەورە بێ. کۆنفرانسەکە دەستگای میدیای کورسات وەک هەمیشە وەکتمان بەڕێز و سپاسەوە سپۆنسەری ڕاگەیاندنی کارەکە هینە سپۆنسەری میدیایی ئەکا هەواری شێخانی تاڵبانی سپۆنسەری دارایی و کۆمەڵی لایەنی تریش لەگەڵ لە کۆنفرانسەکە بەشدارن لەوانە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری چەمچەماڵ زانکۆی چەرموو گۆڤاری گوڵچن کە گۆڤارێک هەر لە چەمچەماڵ دەرەچێت و تا ئێستا 8 ژماری لێ دەرچووە لەگەڵ ناوەندی هونەری چەمچەماڵە. کۆنفرانسەکە لە چی پێکاتووە و بابەتانی کە پێم وابێت چەندین بابەتی هونەری هەم لە شعر خوێندنەوە هەم لە گۆرانی وتن کە پێم وابێت گۆرانەکانیش بەشێکی زۆری تێکستەکانیان هەر شعری شێخ تاڵبانیە کە لێرە ئەمڕۆ نمایشەکرێت. بەڵێ کۆنفرانسەکە تەنیا قسەکردن نیە، تەنیا دیبیت نیە، تەنیا پانێڵ و قسەکردن نیە. هەوڵماندا و کۆمەڵێ بڕگەی موزیک و گۆرانی زۆرتر ئەو گۆرانیانی کە شعری شێخ و کراون بە گۆرانی لێرە بوترێنەوە کۆمەڵە شعر خوێندنەوەی تایە هاوکات ژمارەیەکی نوێی گۆڤاری گوڵچنی تایەتادا بەشەکرێ بەسەر میوانەکانە نوێترین ژمارەیەتی کۆمەڵە بڕگەی تریش لە هەمان کاتا لە سێ پانێڵی جا پێک دێ پانێڵەکان پانێڵی ژیان و بیرەوەری شێخ پانێڵی شێخ لە دیدی زانایانی ئاینیەوە لەگەڵ شێخ لە دیدی ئەکادمیستان و مامۆستایانی زانکۆ و ئەو پسپۆرانیکە لە بواری ئەدەبیاتی کوردیە قساکەن. دە پانێڵ زلێریا قساکە لە سێ پانێڵی جیاوازە بە ئومێدین کە قسەکەرەکان یان تەواوی کۆنفرانسەکە کۆنفرانسێک بێکە لە خزمەت گەورەی و حزوری شێخ بێت. من حەزەکەم کاک لەتیف وەربگرم لەتی فاتح فەرەج نووسەر و ڕووناکبیر کاک لەتیف سڵاو لێ بێت. من ئەمەوێتەوە پرسیارە بکەم دوو ڕۆژ پێش هێشتا لە شاری سلێمانی کۆنفرانسێکی تایبەت بۆ شاعری گەورەی کورنالی بەڕێوە چوو ئەم ڕۆژ کۆنفرانسێک بۆ شێخ تاڵبانی بەڕێوە چێت. ئەمە چەندێک گرینگە کە ئەم کۆنفرانسانە بتوانن ئەم شاعیرە گەورانی ئێمە بە نەوەکانی داهاتوو بە جیهان بناسێنن بەگشتی. هەڵبەت بەخێر بێن ئەزانی هەم نالی مەزن هەم شێخ تایبەتمەندی ئەوەیان هەیە کە زۆری ترە من قسە لەسەر تۆدوانی باسی و دوانەت کردەوەی باڵێن بۆ نالیکرا لە سلێمانی باسیێمەی شێخ شەکەی تایبەتمەندیەک هەیە کە بەڕاستی هێڵی جیاکەرەوەن لەوانی تر نالی جگەلەوەی شاعرێکی زۆر گەورە بۆ جگەلەوەی یەکێکە لە ئەندامانی سێکوتکەی بابان هەوڵی داوە زمانی یەکگرتی کوردی دروستکات تەنیا شاعیرە وشەی لەو پەڕی کوردستانەوە هێناوە لە دیوانی خۆیان بەکارێنەوە. ڕاستە نالی سەرگەردان و بەدبەخت و بەلەنگاز بووە ژیانی لە کوێرەوەری و دەربەدەری و بەلەنگازیا بردۆسەر بەڵام یەکێ بۆ لە یەکخەرەکانی زمانی کوردی ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ نالی جگە لە بەرزی شێعرەکانی کە قسە زۆر ڕەگێ و جگە لە بابڕین باوەڕەنەتەوەیەکەی مەسەلەن ئەو باوەڕەنەتەوەیی کە بڕوای واوە دەبێت کورد تاج و تەخت و بەخت و شوێنیە بێ کوردی چی لە فارس و عەرەب کەمتر نییە لە تورک کەمتر نییە لە شعرە ئاماڵیوانە فارس و کورد و عەرەب مەرسێ بە دەفتەر گرتووە نالی ئەمڕۆ حاکمی سێ مڵکە دیوانیە باس بۆی نەچمەوە تەفاسی یەکی تر کە شێخ
دیاردەیە بە تەنیا خۆی دیاردەیەکی تایبەتی نێو شعری کوردیە و دیاردەیەکی تایبەتی نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شعری تۆسێکە ڕاستە لە عەرەبا فرزدەقەیە جەریر هەیە فڵانەیە لە شعری تورکیشا هەجوور شعری هەجووەیە لە فارسیا هەیە بەڵام شێخ ڕەزا دیاردەیەکی دەگمەنە تەنیا شاعیرە کە بە چوار زمان مەلەیەکی زۆر گەورەی کردووە و بە چوار زمان هەڵساوە ئەدەبیاتێکی داهێناوە کە تا ئێستش یعنی دوای ئەوە لە 1940 114 ساڵ کۆچی دوایی کردووە دوای 114 ساڵ هیچ کەس نەیتوانێت شعری هەجوور نووسراوە ئەوە کرا هیچ کەس نەیتوانێتەوە تەجاوزی کە دە شێخ ڕەزا تایبەتمەندیەکی تری ئەوەیە کە هەڵمانی زۆر گەورە هەڵمانی باوەڕپێنەکراوی هەیە ینی مبالغەی باوەڕپێنەکراو عەرەب ئینکاری فەزڵیەوە ناکەم ئەفڵەون ئەمە سەلاح الدین کە دنیای لە زمرەی ئالی بابان بوو لۆژیک ئەمە قبوڵ ناکات چونکە بابان هێشتا نەبوون کە سەلاح الدین غەزویە کرد و شۆڕشێ کردوانە بەڵام ئەو سەلاح الدین و بابان بەیەکەوە بەرزەکاتەوە یان لە شعرێکە کاڵێ عمرمگەیی بە 80 مەسەلا بۆی نەچینەوە دەگاریەوە شێخ ڕەزا تایبەتمەندی و دیاردەیەکی تایبەتە کە ئەکرێ قسەی لەسەر و یەکێکە لەو شاعیرە بە شانسانش نەگەر کورد کە کورد زۆریان لەسەر شانسی زۆرە من ڕەنگە لە قسەکانیشە باسی بکەم شانسی زۆرە بۆی زۆر لەبارەوە وتراوە یەکێ لە شاعرەکانە کە زۆرترین قسەی لەبارەوە کراوە جگە لەوەش لە باڵین بە عەرەبی و بە تورکی و بە فارسی و بە ئینگلیزیش ئۆسکارمان و فڵان و بیزار قسەیان لەسەر کردو ینی شانسێکی گەورەی هەیە و ئەوەش پەیوەندی بە تایبەتمەندیەکەوێنی دە شێخ ڕەزا کەسێکی دوانەییشە بەردەوام دوانەییە مەسەلەن شار لای ئەو جاری وایە کەرکووک لای ئەو شارێکە زۆر سەفای شارە حیزەکەی بەڵام لە ژێری ترا کەرکووک زۆر بە گەورەدان باڵێ بەغا ڕاستەوە زۆر گەورەن و خەبارەتان زیاترن بەڵام کەرکووک کە بچووکیشە بەڵام زۆر لەوە گەورەترە ینی بۆ سلێمانی ژواڵێ بۆ شوێنی تری ژواڵێ لەبەرەوە تایبەتمەندیەکی هەیە کە لە شاعیرەکانی ترانین ئەو دوانەی بوونە لە شار بڵین تاک شوێن و بەد شوێنە لە تاک کەس و بەد کەسە لە هەڵسەنگاندن و شکاندنیە لای شێخ ڕەزا لای کەسی تر نییە بۆیە ئەو تایبەتمەندیە هەڵەگرێ کە قسەی لەسەر کرێ و من پێم وایە کۆنفرانسانش چی ئەوەی لە نالی کرا کە تایبەتمەندی خۆی بوو کە بەداخۆ من داوت بووم بەڵام نەمتوانی بچم چی ئەمەی کە بۆ شێخ ڕەزای شەکرێ بەردەوام هەوڵێکە بۆی کە نادیارەکانی نێو دنیای شێخ ڕەزا نێو شیعر بدۆزینەوە باسیکەینەوە من بڕام وایە شێخ ڕەزا دوای 100 ساڵی تریش نادیاری تایە دوای هەجوو هەرگا ئەوە نییە هەجوو بێ هەرەوە نییە فەنتازیایە وردەکاری زۆرتیایە شێخ ڕەزا بەس هەجووشی نییە هەڵمانی زۆر گەورەی هەیە حکومە ئەزانم کە گۆرانی شعرێکی دڵداری زۆر تایبەتە و یەکێکە لە شارە جوانەکانی شێخ ڕەزای تاڵەبانی بەشێتە لە گەنجیان نووسێتی یەکێ لە شێعرە جوانەکانێتی و شێعری تریش هەیە لە مەجای دڵداریە شێعری زۆر جوان سەردەمی گەنجی بە تایبەتی شێخ ڕەزا دوایی هەڵساوە بۆی خۆی جاکاتەوە لەوانی تر تایبەتمەندیەکی لە خۆیان دۆزیوەتەوە تایبەتمەندیەکی لە خۆ دەدەوێتەوە خەریکی ئەمە بۆ ئەژینا شێخ ڕەزا لە بواری نەتەوەییشە لە بواری نەتەوەییشە لە بواری تەسەووفە بەسەر لە بواری نەتەوەییە مەسەلەن یەکێ لەو شێعرە بەردانە کە بۆ سلێمانی وتووە یەکێکە لە شێعرە زۆر بەرزەکان کەدار و نوکی بابان نەسخورێکێشی عەجەم نازانم چی ئالی عوسمان بۆ بێت بیرمیسە چی عجم سخرێکێشی علی عوسمان بوو شتێکی وایە بارحا بۆی شارەکە سەلمە دەقای لەبیرم نییە بۆیە باوەڕی من شێخ ڕەزا جگە لەوەی کە شاعیری هەدووە شاعیری جوانیە شاعیری عیشقە شاعیری نیشتیمانیە و قسەی زیادە ڕەگرێت زۆر بۆ ئۆکادی بم بەخشی بەڵێ ئاکەم بە دیاریکراوی ئیدی کۆنفرانسەکە دەست پێکات دەڵبەت دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی کارەکەیەوە دەتوانن لە سەرەتای دەستپێکیەوە کە بە چەند پارچە گۆرانیەک و بە چەند پارچە شعرێک کۆنفرانسەکەی ئەمڕۆ دەست پێ دەکات دەتوانن هەم لە سۆشیال میدیای کورسات و هەم لە شاشە جوان و ڕنگینەکەی کورساتەوە هاوڵاتیان و بینەرانی کورسات بینەری ئەو کۆنفرانسە بن کە ئەمڕۆ یەکەمین کۆنفرانسە تایبەت بە شاعیر شێخ ڕەزای تاڵەبانی بەڕێوە دەچێت.